پاسی مەسلحە یان ئامانە. ئەو ناوانەتان لەبیرە؟ بێگومان جیلی ئاڵتونیا دەوریان لەگەڵیدا هەیە، خەریشە جارێکی دیکە زیندوو دەبێتەوە. لەگەڵ ئەو پێشکەوتنانەی گیان بە خۆ دەیبینێ، قەرەباڵغەیەکی زۆر لەسەر جادە و شەقامەکان دروست بووە و بۆ ئەمە بەستەش لە عێراق ماوەی نزیکەی ساڵێکە دەستیان کردووە بە تەرخانکردنی پاسی گواستنەوەی بە کۆمەڵ. لە ساڵی 2024 کۆمپانیای گشتی گواستنەوەی سەرنشین و شاندەکان لە وەزارەتی گواستنەوە و گەیاندنی عێراق پلانێکی تەواوی خستە ڕوو بڵاوی کردەوە. 600 پاسیان تەرخان کردووە بۆ گواستنەوەی بە کۆمەڵ کە 300 پاسیان یەک قاتە و 300 پاسی تریشان دوو قاتن و سەرجەمیان دەخرێنە نێو پرۆژەی گواستنەوەی گشتیەوە. بەشێکیان بۆ بەغدا و هەندێکی تریشیان بۆ پارێزگاکانی دیکەی عێراق. ئێستا خزمەتگوزاری پاسی گواستنەوە لە بەغدا و زۆربەی پارێزگاکانی دیکەی عێراق چۆتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام تا ئێستا ئەو بڕیارە هەرێمی کوردستانی نەگرتووەتەوە. مێژووی گواستنەوەی گشتی سەرنشینەکان لە بەغدا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1889. ئەو کاتەی مدحەت پاشای والی عوسمانیەکان بڕیاریدا کۆمپانیایشی پشکداردا بمەزرێنێ بۆ دروستکردنی ڕێگای تەراموای لە نێوان بەغدا و کازمیە و خواستێکی زۆری لەسەر بوو. لە ساڵانی سیەکاندا دەوڵەتی نوێی عێراق بیری لە دروستکردنی گواستنەوەی گشتی لە بەغدا کردەوە و ساڵی 1938 مەسلحەی گواستنەوەی سەرنشینانی دامەزراند و بەستەوە بە ئەمانەتی بەغداوە و پاسی بۆ هاوردە کرد. دواتریش کارەکە قۆناغی دیکەی پێشکەوتنی بە خۆیەوە بینی. نرخەکان بۆ پلەیەک 14 فلس بوو کە کورسیەکانی بە چرم داپۆشرا بوون. 10 فلسیش بۆ پلە 2 کە کورسیەکانی دار بوون بەبێ ئەوەی بە هیچ شتێک داپۆشرا بێ. بەم جۆرە پاسی گواستنەوەی گشتی کە خۆمان پاسی مەسلحە یان ئامانەی پێدەڵێن، قۆناغ بە قۆناغ لە عێراق وەرێمی کوردستان پەرەیسەند و بووە جێگەی ڕەزامەندی خەڵکی. ئێستاش دووبارە عێراق ئەم پاسانەی بەگەڕ خستۆتەوە کە ڕۆڵێکی بەرچاو دەژێڕن لە کەمکردنەوەی قەرەباڵغی. بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستان نەچۆتە بواری جێبەجێکردنەوە تا یادگاری جارانمان لەگەڵ پاسی مەسلحە دووبارە بکەینەوە.